سکرتێری حزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان دوای دیدارەکەی سلێمانی لە میانەی وتوێژێکی کووردا لەگەڵ دەنگی ئەمریکا باز لە گرنگی ئەو جۆرە دیدارانەی کرد بۆ ئێستای هەرێمی کوردستان. ئەو دیدارە هەر خۆی کۆبوونەوەکە دیدارەکە مهمە، کۆکردنەوەی ئەو هەموو خەڵکە بیر و ڕایبەت جیاواز، ڕەنگی جیاواز، نەتەوەی جیاواز پێکەوە لەو هۆڵەدا کۆبوونەوەیان ئەمە زۆر گرنگە و لە یەک تێگەیشتن ینی هەندێک شەرمەشکێنێکە بەرامبەر بە یەکتری، چونکە تا ئیچار هەندێک شەرمەکە لەسەر داوای خۆشی شەرمەکە ئەوەنە کەمەکاتەوە و ئەوە خۆی بۆ خۆی ئەنگاوێکی گرنگە مهم تەرەحکردنی مۆزوعەکانە. هەڵپێوەنانی پەرلەمان بۆ زیاتر ئاڵۆزکردنی بارودۆخەکە لە جیاتی چارەسەرکردنی و کردنی پەرلەمان بە ناوەندێکی ئیستیفزازکردن لە ناو بارودۆخە هەستیارەدا وای کرد زۆر لە خەڵک کەونە ناڕەحەتیەوە بەرامبەر کاری دەستگا شەرعیەکانی. بەڕاستی حکومڕانی بە کەسانی نەخوێنەوار ناکرێت، چاکسازیش بە کەسانی نەخوێنەوار ناکرێت. ڕۆژی یەکەمی دیدارەکە گرژی کەوتە نێوان سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە. محەممەدی حاجی محمود ڕای خۆی هەیە لەسەر ئەو گرژیەوە. خۆی هەر گرژیەکە شتێک لێرە بە تایبەتی کە ئێمە خۆمان خاوەنی ماڵی بەڕاستی جێ نیگەرانیە بکرێت لەناو ئەو هۆڵەدا یا بە تایبەتی لە دیداری سلێمانیدا، بۆیە من لەگەڵ ئەو ممکن نەبێت کە بووشە تازە بەڵام ئەو لە دەین ئینشەڵا چارەسەری بکەین. هەرچەندە دیدارەکە چەندین بەرپرسی سەر بەلایەنە سیاسی ناکۆکەکانی عێراق و هەرێمی کوردستانی تێدا بەشدار بوون، بەڵام بە بۆچوونی چاودێران ئەو دیدارە نەیتوانی ببێتە هۆی دروستکردنی دیدار لە نێوان ئەو لایەنانەدا. سکرتێری حزبی سۆسیالیستی کوردستان نەوبارەیەوە دەڵێت ئەگەر بەرامبەرەکەی یەکتری قبول بووایە ناگەیشتە ئەو خۆناغی ئێستا ئەو شەڕە لەو مەنتیقەیە دروست نەبوو. محەممەدی حاجی محمود پێی وایە ئەم دیدارانە بە تەنها بەز نین. پێم وایە ئەو دیدارانە زۆر گرنگە، زۆر مهمە و هیوادارم بەردەوام بێت بە تایبەتی زانکۆی ئەمریکی لە سلێمانی دراسات بکات لەسەر مەوزوعە جیاجیەکانی کوردستان و منتیقەکە، چونکە نەک تەنها ئەوەی دیدارەکە بێ کۆتایی پێبێت، دراسات بکات لەسەر وەزعی کۆمەڵایەتی، وەزعی ئابووری، وەزعی دارایی، وەزعی سایکۆلۆژیەتی خەڵک لەو منتیقەیە. ماوەی 4 ساڵە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی دیدار ڕێکدەخات و تێدا چەندین کەسایەتی و بەرپرسی عێراقی و کوردستانی بەشدار دەبن و ئەم ساڵیش دیدارەکە وەک ساڵانی پێشوو لە زانکۆی ئەمریکی ڕێکخرا و ڕۆژانی 16 و 17 مانگ بەردەوام بوو. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.